بەنای خۆی بەخشندە و میرەبان بینەرانی عزیز و خۆشەویست من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مەیژی پێیام بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شادەمەوە. ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆ باسی گرنگی لە بەرکردنی قورئانی پیرۆز دەکەین. با بزانین چەندێک گرنگە ئێمە ڕۆژانە خەریک بین بە خوێندنەوەی قورئانی پیرۆز و هاوکات لەگەڵ ئەوەشدا خەریک بین کە قورئانی پیرۆز لەبەر بکەین و ئەو کەسانی کە قورئانی پیرۆز لەبەر دەکەن چەندێک گرنگە لە ژیانی ڕۆژانەیاندا ڕەنگ بداتەوە. با بزانم چۆنی توانیان قورئانی پیرۆز لەبەر بکەن، ماوەی چەندی خایان و چێ هاندەر و پاڵپشتیان بوو. ئێوە لەگەڵمان نابن. ئەمڕۆ لە شاری هەولێر لە هۆڵی میدیا 54 قوتابی قورئانی پیرۆزیان لەبەر کردووە. من دەچم بەشێک لە قوتابیان و کەسوکاریان دەدوێنم. ئێوەش بینەری بەرنامەکە بن. خۆشترین ڕۆژ دەبی ئەوها یعنی نییە خۆش لەو ڕۆژەی خۆشتر نییە. پێم وابێ لە دنیا لەوە خۆشتر نییە کە ماڵ و مناڵ ئەهلی قورئان بن. ئینشاڵڵا بەختەوەری هەموو موسڵمانان لەهۆیدایە کە لەگەر ئەو قورئانەی بژی ئەتوو کاتەکانت پڕبارەوەکە دەبی ژیانت خۆشتر دەبی، یعنی دەبی هاوڕێی قورئان، دەبی هاوڕێی کەلامی ئەڵڵا. زۆر ئەس بە خۆشی دەکەم لە عمری خۆم ئەوە خۆشی لۆم نەهات. ڕۆژبایان لێکەم لەسەر چاوی خۆیان دانی بە قوربانیانە بوو. ئەمڕۆ چ هەستێکت هەیە کامڕۆ لێرە ئامادەی دەبینی 54 قوتابی قورئانی پیرۆزیان لەبەرە؟ بەڵێ وڵی هەستێکی زۆر خۆشە. ئەمە لە زیاتیوان یعنی دڵمان پڕ بوو، چاومان پڕ بوو لە گریان، دڵمان پڕ بوو لە خۆشی. یعنی دەمگۆ ئێستا دەبی لە دڵیوان چ هەستەکەبی چ خۆشیەکەبی. بەڕاستی هەستێکی زۆر خۆشە. خوای گەورە ئینشاءڵڵا بکاتە بە قسمەتی ئێمە و هەموو موسڵمانانیش ئینشاءڵڵا. یعنی زۆر دڵخۆش. ئەرێ وڵا زۆر دڵخۆشی ئەو چەند ڕۆژە خۆمان ئامادە دەکەین بۆ ئەو ڕۆژە دەستخۆشی لە هەمویان دەکەم. خوای گەورە ئەو قورئانە بکاتە نور و ڕۆشنایی بۆ دنیا و بۆ قیامەتیان و لە ئاخرەتش ئینشاءڵڵا بێ بە شەفاعەتیان و نەخشە بێ لەوێ مەشاءڵڵا. سلام علیکم. السلام ورحمة وبركاته. چه هەستێکت هەیە کە بەشداری یەکێکشی لەو قوتابیانەی کە قورئانی پیرۆزی لەبەر کردووە؟ وڵی لەو هەستە خۆشتر و گەورەتر نابێ بەڕاستی. هەستێکی زۆر خۆشە. شکر بۆ خوای گەورە کە گەیشتمە ئەمڕۆژە الحەمدولیللا. پێم بڵێ چۆن توانیت قورئانی پیرۆز لەبەر بکەیت؟ هەفتەی ڕوبعێکمان لەبەرە کرد مەعادە و ڕوبعانی کە لەسەر ئەمای هەر ڕوبعەک بڕۆشینایە ڕوبعەکانی پێشتر مراجعە بوون. کەسێک کە بیەوێت قورئانی پیرۆز لەبەر بکە ئاسانترین ڕێگا چییە؟ هەوڵی بۆ بدا. هەوڵێکی زۆر بە ئاسانی لەبەر ناکە، بە ئاسانی ناگاتەوە ئامانجی بەخۆی دەیەوێ، دەبێ هەوڵێکی زۆر بدەن. کەسانەی کە قورئانی پیرۆز لەبەر دەکەن بەشێکیان دەڵێن لەبیرمان دەچێتەوە. چۆن وا بکەن قورئانی پیرۆزیان لەبیر نەچێت؟ بەڵێ کە لەبەر دەکەن زکری نەگەڵ بکەن ئینشاءڵڵا لەبیر ناکەن. پێم بڵێ ماڵەوە چۆن هاوکارت بوون یارمەتیدەر؟ هاوکارم بۆ ئەو هاوسەرما زۆر هاوکاری یەکترین الحەمدولیللا. ئەوش تەڵەبەی حیفزە ئەو لە 20 جوزئیە لە خوای بەزیاد بن. ئەمەیان هاوسەری تۆیە؟ سڵاو لێ. سەلای خوا لە تۆش برای گەورەم. پێم بڵێ چەندێک دڵخۆشی کە دەبینی خێزانەکەت هاوسەرەکەت تەواوی قورئانی پیرۆز لەبەر کردووە. پێم وابێ لە دنیا لەوە خۆشتر نییە کە ماڵ و مناڵ ئەهلی قورئان بن. الحەمدولیللا فەزلی خوایە لەگەڵمانی کردووە. الحەمدولیللا. چۆن هاوکاریان بووی؟ چۆن یارمەتیدەریان بووی؟ وەڵڵا تەضحیەوێ ئەبێت تۆ شتێک بە قوربانی شتێکێ. زۆر جار لە کاتی هینان و بردن لە کاتی لە وەختی ئیشت تەکوژێ لە خوێندن تەکوژێتن بەس مەجبوری ئیشەکانی بۆ بکە جێبەجێکەی بۆی بگاتەوە ئامانجا. تۆ یارمەتیدەری بووی هاوکاری بوو لە ماڵ. الحەمدولیللا فەزلی خوایە. پێم بڵێ سوود و قازانجی لەبەرکردنی قورئانی پیرۆز چییە؟ سوودی لەبەرکردنی قورئان یەکەم شت ئەوە بۆ مامۆستایانە خەیرکم من تعلم القورآن وعلمه بۆ ئەوەی کە خەڵک فێرەکاتن. ئەوە کەلامی خوایە لەلایەن جبریلەوە هاتە لای پێغەمبەر عەلەیهی سەلام. لە پێغەمبەرەوە اینجا بۆ شێخەکانمان هاتو یەکێک هاتاتە گەیشتوتە دەسێمە. سوودی لەبەرکردنی قورئان یەکەم شت سەونت دەکا حەسفت دەکا لە شەیتان کە لێت نزیک نابێتەوە. دووش پاداشتی دنیا و قیامەتی تێدایە. خوددا تەعالا ڕۆژی قیامەت دایک و باوکی حافظ القورئان تاجی کەرامەی لەسەرەکە. سلام علیکم. هەستێکت هەیە ئەمڕۆ لێرە ئامادەی؟ هەستێکی زۆر خۆشم هەیە. تۆش دەتەوێت لە ئایندەدا یەکێک بی لەو کەسانێک کە قورئانی پیرۆز لەبەر بکە؟ بەڵێ من 3 ڕۆژی تر حەفظ دەکەم، جوزەیەک حەفظ دەکەم. واتە خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆز؟ بەڵێ. بۆچی دەتەوێت قورئانی پیرۆز لەبەر بکەیت؟ بۆ ئەوی خوا گەورەمان بکەنە هەموو عالەم. هەستێکت هەیە کامڕۆ دەبینین خەڵاتی ڕێزلەیە تا پێ بەخشرا لە بەرامبەرەوەی کە قورئانی پیرۆزتان لەبەر کردووە.
قوتي عرب قوتني الشعور لا يوصف يعني هسكا درنا بريتني يعني الحمد لله فابشتوان مامي بس اودي هبي حتى قراني لبركدن اصانا بس تسبيدكي زحمتها يعني استاكا او مشوارك قوتني عرب دستي بكردي استاكا ما دبي لسر تسبيد بين هتاكو بردوام بين يعني هر اول لبركدنا كنيا او دادي زحمتها هاتن گرینگا کە قورآانی پیرۆز زەبەر دەکەن لە کردارتان لە ڕەفتاریشتاندا ڕنگ بداتەوە. طبعا دبي رنگ بداتوا يعني دبي رنگ بداتوا ئەو کار چی بوو کە قورآانی پیرۆز لەبەر کرد؟ والله من اول زال لبو هانسوم بس بخين ما خيندنم زعيف بو راستا من شهاده هيا بس خيندنم زعيف بو تون لبو خيندني بس الحمد لله قرآن كم طاوكر الحمد لله سپاس تاج بۆ خوای گەورە کە خوای گەورە یارمەتی دەرمان بوو بە ماوەی چەند ساڵێک 6 ساڵ 7 ساڵ کە توانیمان ئەو قورآنە پیرۆزە لەبەر بکەین و زۆر الحەمدولله. پێم بڵێ ماڵەوە چۆن هاوکارت بوون چۆن یارمەتی دەرت بوون؟ بەڵێ بێگومان هەموو شتێک ئەگەر یارمەتی دەرت نەبێ ناتوانی بەردەوام بی لەسەری سپاس بۆ خوای گەورە کە هەر لە بنەماڵەوە لە خوای بەزیادبێ هاوسەرەکەم و منداڵەکانم زۆر پارپشتم بووینە زۆر یارمەتی دەرم بووینە هەر لە هات و چۆ پێکردن هەر لە هەموو شتێکەوە هەر ئەوان یارمەتی دەرم بووینە و لەبەر کاروباری ماڵەوە هەموو شتێک یارمەتی دەرم هەبووە لە خوای بەزیادبێ کە توانیمان قورآنە پیرۆزە لەبەر بکەین بەرێ. با بزانم بۆ قورآانی پیرۆز لەبەر کرد بۆ کار چی بوو؟ بەڵێ پێشەوە ئاەتی خوای گەورەیە کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن خەیرکم من تعلم القورآن وعلمه ئێمەش هیوادارین لە ئاست ئەوە دابین کەوا توانیبمان ئەو قورآنەمان لەبەر کردیا بۆ ئەوەی خەڵکی تریش فێر بکەین و خەڵکی تریش ئیستیفادەمان لێ بکاتن هەر بۆ نەمان کردووە کە لۆ خۆمان بیکەین و واز لێ بینین دوایی یان لە بۆ شەهادە ئەو شتانە بێ الحەمدولله. گەوانەی کە قورآانی پیرۆز زەبەر دەکەن لە کرداریان ڕنگ بداتەوە. بێگومان ئەوە گرنگترین شتە گرنگترین شت ئەوەیە کە ئینسان قورآن ئەگەر بخوێنێ و ئەگەر حفزی بکە لە کردارەکان ڕنگ بداتەوە نەک هەر حفزێکی بکاتن و تەواو یعنی هەر حفزەکە شەر نییە گرنگی ئەوەیە عەمەلی پێ بکەی و کاری پێ بکەی لە ژیانی ڕۆژانەماندا. وڵاتیی زۆر خۆشمەیە لێرەیە وڵای خۆشەویستترین کەسم لێرەیە هەموو کەسممە وڵای ئەو کەسە زۆر زۆر خۆشەویستە وەسفی ناکرێ. چەندێ بە گرنج دەزانی ئاوا بەشێک لە ڕێکخراوەکان کە هەڵدەسن بە بەهاندانی ڕۆڵەکانمان بەهاندانی گەنجانمان بۆ ئەوی کە قورآانی پیرۆز زەبەر بکەن. وڵی هەستێکی ئەوەیە خەرک یعنی بەرەو پێش بچی ئەوە زۆر زۆر باشە یعنی قورآن پەرەو پێش بچی خوای گەورە هەم کەسی ئاسان بکە یا ڕەبی ئەوی حەزی لێ ئینشاڵڵا خوای گەورە بەهارەی بداتێ. بۆ چەندێک هەوڵت داوە یەکێک بی لەو کەسانێک کە قورآانی پیرۆز زەبەر بکەن؟ وڵای هەوڵم داوە ئینشاڵڵا هەوڵی بەجددی ژەدەم خوای گەورە هەم کەسی ئاسان بکە ئینشاڵڵا. سەلام عەلیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته. چه هەستێکت هەیە کە ئەمڕۆ قورآانی پیرۆز لەبەر کردووە؟ ناتوانم لە خۆشیە خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە چەندێک بە گرنجی دەزانی ئاوا ڕۆڵەکانمان ئاوا خانمانمان خەریکی لەبەرکردنی قورآانی پیرۆز بن. انشاءالله بەختەوەری هەموو مسلمانان لەوەی دەیە کە لەگەر ئەو قورآانەی بژی کاتە بەرنامەی ژیانی بەردەوام بی ینی قورآن بەڕاستی بەختەوەریە بەڕاستی ینی ئەوەی کە قورآانی بخینی تووشی نەخۆشی دەرونی نابی غەمەکان زۆر زۆر گچکە دەبتەوە لایەن نازانی غەم چییە هیچ بەهەز بە خەمەکان دنیا ناکاتن تەنها قورآنەکە ئەوەندە گەورەیە هیچ ناخۆشیەکی ژیانی نبینیتن هەز دەکا بەختەوەرین کەسە لەسە دنیاە زۆر زۆر دڵخۆشە ینی هیچ کات کەس ناکەم دڵم توندبی هەموو کات دڵم خۆشە الحەمدولله خوای بەزیادبی قورآانی پیرۆز زۆر دڵخۆشی الحەمدولله نازانم دڵتوندی چیە هەست پێ ناکەم. باشە چێ هاوکارت بوو یارمەتی دەرت بوو؟ بە دەرەجەیەک ئەوەنی پیاوەکەم الحەمدولله داش مامۆستایە بەڕێزەکانم. باشە بۆ تۆ زەحمەت نەبوو لە ماڵەوە کۆمەڵی ئەرکرد لەسەر شام بوو لەگەڵ ئەوەشدا قورآانی پیرۆز لەبەر دەکرد؟ ئەم لە بیداهاتی پیاوەکەم هەم کاتەکانی خۆی لە بۆ من تەرخان کردبوو ینی هەموو شەو ڕۆژی لە تەرخان کردم یارمەتی نام خوای گەورە ئینشاءڵڵا پاداش بداتەوە لە دنیا و لە ئاخیرەت ینی بەڕاستی هیچ هەستم بە ئەوەی نەکرد کە ینی لە بۆم ئەزیە دەبی زەحمە دەبی زۆر ئاسان بوو الحەمدولله. پەیامت چییە بۆ ئەوانەی کە دەیانەوێت قورآانی پیرۆز لەبەر بکەن یان ئەوانەی کە قورآانی پیرۆزیان لەبەر نییە؟ والله پێیان ئەوەیە بەس بەردەوام بن لەگەر ئەو قورآانەی بەردەوام بن بەختەوەریان دەکا بەڕاستی هەر مرازەکیان هەبی حاصل دەبی هەر شتێک لە پێشیان زەحمە دەبی ئاسان دەبی هەموو شتەکان لە بۆیان ئاسان دەبی ئینشاءالله.
سلام علیکم السلام ورحمة الله وبركاته. هەستێکت هەیە کامڕۆ لێرە ئامادەی والله هەستەکە وەصف ناکرێ بەڕاستی یعنی ناتوانانی ئەو هەستە دەرببڕی بە دەقەیەک و بە دوو دەقە بەڕاستی من پێشتر خۆم لەبەرم کردووە تقریبان 2 ساڵە ئێستا شەوانە برادر من لە خۆشی ئەوان هاتوومە بێرە الحەمدوللا ئەمەیان زۆر میمە کاتێ دەبینی هاوڕێیەکت خوشکێکت قورآانی پیرۆزی لەبەر کردو تۆ دەی وەکو هاندانێک لەگەڵی دەبی مامۆستاکانشم ئێستا مامۆستایەکشم لەگەرم و بەڕاستی کە بەتەمەندترین مامۆستا بوو بەڕاستی وام ئەزانی کە خۆم لەبەرم کردووە زۆر دڵم پێی خۆش بوو یعنی کە ئەمبیری گریان مەهات بڕوا بکە یعنی نەمەتوانی تەمەشایان بکەم زۆر یعنی وەصف ناکرێ خۆشیەکە ناتوانی بە دەقەیە چەندێک گرینگە لەگەڵ لەبەرکردنیشی لە کردارمان لە ڕەفتارمان ڕنگ بداتەوە بەڵێ ئەوە زۆر پێویستە بەڕاستی کەیشە حافظ قورئان بێ ئەبێ ڕنگ بداتەوە لە کردەوەکانی خەڵک پێی بزانێ ئەمە يعني لەگەر قورئانە ئەژێ لەگەر قورئانە ئەڕوا بەرنامەی قورئان بێ وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم كان خلوقه القرآن. لە کاتی لەبەرکردنی قورئانی پیرۆز چ زەحمەتیەک چ ئاستەنجیەک داتە بەردەمتان؟ خۆی قورئانی پیرۆز زەحمەت نییە لەبەرکردنی بەڵام کە تو لەبەری ئەەکەی ئەزانی چۆن پاداشتێکت هەیە بەس کە خوای گەورە لە 4 جا لە سوورەتی قەمەر أفرمي ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر أما بس أبو أو كسك هم كسي بيتا بيشوا بو قرآن تطوعك يعني براسي هي زحمة شيء تدانية بلام احتفاظ بكردنك عمل بكردنك أو زحمة ترى لا لبركردنك براستي يعني بكردني قرآن زور جرينجا لبو يعني لثمانية من ضالية ولا 8 حب صالية وحتى گەورە دەبن لەبەر ئەوەی یعنی ئەوەی زانستی هەیە لەسەر ئەوەی چەند منداڵ قورئانی زوو لەبەر بکە ئەوەندە حروفی عەرەبی فێر دەبی ئەوەندە زیرەک دەبی تەماشا بکە ئەو منداڵانەی کە قورئانی لەبەر دەکەن لە هەمان شێوە لە مەکتەبەکانش زۆر ئاسیان بەرزە و زیرەکن. پێم بڵێ چۆن قوتابیەکانی خۆت هان دەدا کە قورئانی پیرۆز دەبەرکەن چۆن وابن کە سار نەبن و لە کاتی قورئان خوێندندا یان لە کاتی لەبەرکردنی قورئانی پیرۆزدا يعني چۆن هانیان بدەین چۆن هانە دەدان کە سار نەبنەوە من پیشگیری تەڵەبەکانی خۆمان دەکەین لۆی خوێندنەوەی باشترین شێواز بخینن اینجا بتوانن لەبەر بکەن طبعا لەبەرکردن لەگەڵ خینەوەکی يعني ڕاست لە بۆ قورئانی ئیدی دائما ئەمە پشتەوانیان بووینە و هەوڵماندا یارمەتیان بدەین بەروەی بەخۆت دەزانی يعني قورئان لەبەرکردن شتێکی ئاسان نییە يعني ئیشی ما ئەوەندەیە هەوڵ دەدەین ئاسانکاری دروست بکەین لە بۆ تەڵەبەکانمان. خانمان چۆن دەتوانن قورئانی پیرۆز دەبەرکەن لە کاتێکدا کۆمەڵێک ئەرچیان لە ماڵەوە لەسەر شانە؟ نیعمەتی خوای گەورەیە بەمەی بەخشیە. تۆ تەوای قورئانی پیرۆز لەبەرە؟ الحەمدوللا. چەندێک پێویستە لە کرداری ڕۆژانەشماندا ڕنگ بداتەوە؟ حتما يعني قورئان لەبەرکردن بەسمان نییە لۆی بکە بلێن ئەمە قورئانمان لەبەرکردیە. بەڵام يعني أكيد قورئان لەبەرکردن دەبی لە ئەخلاقمان لە ڕەوشتمان یەکەم شت دیار بیتن بەخۆت دەزانی الئیسلام هو الأخلاق يعني ئەمە لە چێ ئەخلاقی فێر دەبین لە چێ دینمان فێر دەبین بە ناسینی قورئان ناسینی قورئانش ڕێگایکی ئاسانترین شتەکە لەبەر بکەیت کە لەبەرت کرد تو شارەزایەکی تەواو لە قورئانی وەردەگری دینەکەت وەردەگری ئەخلاقەکەی لە قورئان وەردەگری طبیعی لە ماڵی خۆت لە دەرەوە هەڵسوکەوتت لەگەڵ خەڵک أو أكيد همو أخلاقي قرآن دبيتن. السلام عليكم. السلام عليكم. باشی دایە چاشی ئەحواڵت؟ هەردوو چاوم بێ. پێم بڵێ ئەمڕۆ چۆنە لێرە ئامادەی؟ خۆشترین ڕۆژ دەبی ئەو یعنی نییە خۆش لەو ڕۆژەی خۆشتر نییە هەستەی زۆر خۆشتەیە هەر نییە شتێوها یا ڕەبی خوایە هەوهە لە خۆشی بین هەو هەبینە ئێرە لە ئەو حافظ قورئانانەی خوایە نەخشە لە ئومەتێ محەممەدی بی درم زۆر خۆشە چێت لێرە بوو ئەوە هەموو ئێ منەوانە ئەوانەشە نەوێ منن هەردوو ئەمە درێژیان ئیشاڵە ئیش دەستێ توش خۆشی خۆزیان پێدەرێ لەوانەی کە قورئانی پیرۆزیان لەبەرکردیان پێیان دەرێم هەموو ئومەتێ محەممەدی فێرکەن فێرە قورئانە جوانەی فێریان کەن ئەوانەی کە قورئانیان لەبەر نییە چیان پێدەرێ با لەبەرکەن ئەویش دەبی لەبەرکەن ئیشاڵە تۆ قورئانی پیرۆزت لەبەرە؟ ناو لە هەیم لەبەرم نییە باشە چەندێک بە زیکرەکانەوە خەریکی لە ماڵەوە ئای شەوان ئیشاڵە شەوان چی دنیا بێ دەنگەبی لۆخۆ هەموو دەنورم دەچم لە ژۆرێ بەلای تێم بایلی لۆخۆ قورئانە دەخینم دلۆپان دەکوژێنم هەمووی
ئەرێ وڵە دەزانی قورآنیش بخوێنیەوە بەرێ بەرێ ئەوانشم بەهێتیمی گەورە کردینە بێ با هەموو ئەوانە ئەو هەرسێمدا هەفت مندارم بەهێتیمی گەورە کردینە واتەمان درێژیان کە خوای گەورە لیان ڕازی بی یعنی خوای گەورە پاداشتی خێری توش بداتەوە نەخشە لە ئومەتێ محەممەدی بیخوایە سلام علیکم عليكم السلام ورحمة الله خير بێت ئەمڕۆ چه هەستێکت هەیە کە دەبینی کەسە نزیکەکانی تۆ قورآنی پیرۆزیان لەبەر کردووە وڵا ڕۆژێکی زۆر خۆشە وەسب ناکرێ ئیشاڵا پیرۆزبایان لێ دەکەی لە هەمووان هەر نەکەوان لە هەمووان ئەوەی ئیشاڵ پێی نەکرا لە ساریدا و ئیشاڵەوانی بتوانن لەبەرکەن و زۆر باشە تۆ پێم بڵێ چۆن هاندەریان بووی چۆن هاوکاری ئەوانت دەکرد چیان پێدەگوت وڵای ئەمە ڕێگریمان لێ نەکردین برا هەموو نەوەک پژگیری ما کردینەوە ئەوەی ئەوان پێویستەکانی لۆمان دابین کردینەوە زۆر باش چەندێ بەگریش دەزانی ئاوا ڕۆڵەکانمان ئاوا نەوەکانی ئایندەمان قورآنی پیرۆز زەبەر بکەن خەریک بن بە قورآن خوێندنەوە وڵا زۆر زۆر گرنگە و دەستخۆشی لە مامەستایەکانش بەڕاستی ئەوان دەوریان باش بوو یان و سنتەری کوردستان سوپاسی مامەستایەکان دەکەین ئیشاڵە هیوادارین بەردەوام بن و سوپاسی بە تایبەتی مامەستا عومەریش دەکەین کە زۆر هیلاک بووە لەگەریان ئیشاڵە داوا لە خوای دەکەین ینی پشتیوانیاوی خەرک هاوکاری شامکە لەوەی زیاتر خەرچیتکە پێڕابگەین ئیشاڵە سلام علیکم مامە جان چۆنی والله باش باشی حواڵت زۆر پێم بڵێ ئەمڕۆ چه هەستێکت هەیە کە لێرە ئامادەی دەبینی کۆمەڵی قوتابی قورآنی پیرۆزیان لەبەر کردووە لەوەی خۆشتر نابی هیچ زۆر خۆشە زۆر چەندی برێ خۆشە چیان پێ دەڵێ بەوانەیە کە قورآنی پیرۆزیان لەبەر کردووە ئەوانە خەرک پێدەرم چاوی لەوانە بکە هەموو کەسێک بگەڕێتەوە یعنی بەگریشی دەزانی خەڵک چاو لەوانە بکە ئەگەوەڵە بە گرنگی دەزانم ئەوەی ئەوانە کردیە لەو زمانی کەمە ئەو شتە کەمە زۆر باشە چی بە دایک و باوکەکان دەڵێ کە منداڵیان هەیە چیان پێ دەڵێ بەوان شەرتیش داک و بابیشە زۆر ئەگە داک و باب نەبی ئەویش ئەوها نابیتن باش قورآانی ختم بکە و یعنی حەز بە خۆشی بکە و بە قورآانی بکە و ئێستا من زۆر حەز بە خۆشی دەکەم لە عمری خۆم ئەوە خۆشی لۆم نهاتی خۆشترین ڕۆژ دەبی ئەوها یعنی نییە خۆش لەو ڕۆژەی خۆشتر نییە پێم وابێ لە دنیا لەوە خۆشتر نییە کە ماڵ و مناڵ ئەهلی قورآن بن ئینشاڵڵە بەختەوەریم هەموو موسڵمانان لەهۆی دایکە لەگەر ئەو قورآنەی بژی ئەتوو کاتەکانت پڕبارەوەکە دەبی ژیانت خۆشتر دەبی یعنی دەبی هاوڕێی قورآن دەبی هاوڕێی کەلامی ئەڵڵاه زۆر حەز بە خۆشی دەکەم لە عمری خۆم ئەوە خۆشی لۆم نهات ڕۆزبایان لێکەم لەسەر چاوی خۆیان دانی بە قوربانیان نەبوو بەشداری لە ئاهەنگێک کە کۆمەڵی قوتابی قورآنی پیرۆزیان لەبەر کردووە و پەیامت چێ بۆ ئەوان خۆشترین ئەستمەیە پیرۆزیان بیان ڕەبی سەرفراز دنیا و قیامەت بن ئیشاڵڵا ئیشاڵڵا خوای گەورە ڕێگەی ئاسان ڕێگەکان و ئاسان دەکات بەردەوام بن ئیشاڵڵا ببنە مامۆستا مثلن ڕێگ ئەوە بن مثلن ڕێگە خۆشکەر بنە بۆ کەسانێک کە ناخیندێ بتانن بەردەوام بن ئیشاڵڵا بابزانم وەکو گەنجێک چەندێک هەوڵداوە قورآنی پیرۆز زەبەر بکەیت الحەمدلله هەوڵمدا ئیشاڵڵا بەردەوام دەبن سوودی لەبەرکردنی قورآنی پیرۆز چییە الحەمدلله کە ئەو سودانی لێم بینی دڵخۆشبوونمە دڵخۆشبوون لە پێشەم شتەکە الحەمدلله کە بەردەوام بوومە لەسەری گرنگە و کەسانێک کە قورآنی پیرۆز زەبەر دەکەن لە کردار و لە ڕەفتار و لە ئاکارەکانیان ڕەنگ بداتەوە یعنی دیار بن لەگەڵ کەسێک کە قورآنی پیرۆزی لەبەر نەکرد ئەو کەسێک کە قورآن خوێنە دەبێ ڕنگدانەوەی هەبێ لە ڕەفتار و لە گفتاری لە شێوازی قسەکردن دەبێ قورآن کە دەخینی ڕنگدانەوەی هەبێ لە ڕوخسار و لە قسەکردن و بەڕاستی هەستێکی زۆر خۆشم هەیە لە خوای گەورە بەزادێ کە توانیمان تاوای قورآنی پیرۆز زەبەر بکەین لە بنکەی کوردستان کە بنکەکەمان تایبەتە بە فێرکردن و لەبەرکردنی قورآنی پیرۆز باشە تۆ لەگەڵ ئەوەی کە قورآنی پیرۆز خەریک بوو لەبەری بکەیوان لە کاتی لەبەرکردنی قورآنی پیرۆزدا چه ئاستەنجێک زەحمەتێک داهاتە بەردەمت بەڕاستی ئاستەنجەکان زۆرن بە حکمی ئەوەی ئەمە دەواممان هەبوو یعنی مەکتەبمان هەبوو دەوامی کولیەمان هەبوو ئەو جە هەندێک زەحمەتە بەس ئەگە ئەو کەسێک کە قورآنی لەبەردەکە کات و ساچ خۆی دیاری بکات و بتوانێت لە هەر کاتێکدا جۆرە چاڵاچێکی ئەنجامداوە دەتوانێت هەم ئاستەنجەکانی لەبەرکردنی قورآن زۆر بە ئاسانی ببرن و هەم دەتوانێت لە مەکتەب و یعنی لە نمرەکانی کۆلێژ و قوتابخانەش دەرەجەی زۆر بەرز بەدەست بێنێ باشە پێم بڵێ ڕۆژانە چەندێک خەریک بووی بە قورآن خوێندنەوە بە لەبەرکردنی قورآنی پیرۆز
بەڕاستی بەنسبەت کاتەکەی لە ڕۆژێکەوە لە بۆ ڕۆژێکی دیکە جیاوازە مەسەلەن ئەو کاتانەی کە دەچوینە مەکتەبیان دەوامی کولیەمان هەبوو کەمترمان لەبەر دەکرد و ئەو کاتانەی کە مەسەلەن مەکتەب نەبوو هاوین بوو ئەو کاتانە زیاترمان لەبەر دەکرد بەس بەگشتی ڕۆژانە 2 بۆ 3 ساعات هەر قورئانی پیرۆزمان دەخوێند و مڕاجعەمان دەکردەوە. باشە چێ هاندەرت بوو چێ پێی گوتی کە قورئانی پیرۆز زەبەر بکەین؟ بەڕاستی هاندەری سەرچیم لە پاش فەزلی خوای گەورە بابی خۆشەویستمە لەگەرداچی خۆشەویستم کە هاوکاریەکی یەکجار زۆریان کردین و هەمیشە پاڵپشتمان بوون بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز. باشە تۆ چەندێک هەوڵت داوە هاوڕێیانت کەسە نزیکەکانت بێنی بۆ ئەوەی قورئانی پیرۆز زەبەر بکەن؟ بەڕاستی ئەو کەسانی کە قورئانی پیرۆز زەبەر دەکەن ئەوە نییە کە ئەتوو بەتەنێ بە خۆت سوود لەو فەزلە گەورەی وەرگری کە قورئانی پیرۆز زەبەر بکەی بەڵکو هەوڵ بدەیت چوار دەورەکەت ئەو کەسانەی کە لە دەوام لەگەرتن هەوڵ بدەی خزمەکانت و هەموو ئەو کەسانەی کە لە دەوروبەرتن ئەو جەزیران بی هەر کەسێک بی هانیان بدەی بۆ ئەوەی بێنە ناو ئەو یعنی ئەوە گەورەیە. پێم بڵێ لەگەڵ ئەوەی کە خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆز بووی هیچ کاتێک لە زانکۆ یان لە کاتەکانی دیکە بۆتە ڕێگر لە بەردەمت قورئانی پیرۆز واتە بۆ نمونە بڵێ لەبەر قورئان خوێندنەکەم نمرەیەکی کەمم بەدەستێناوە لەبەر قورئان خوێندنەکەم ئەو کارم نەکردووە؟ نەخێر ئەو قوتابێک کە پێشتریش باسم کردگوتم ئەو قوتابێک کات و ساتی خۆی دیاری بکات ئێستا ئەمن لە کولیەی بووم ئێستا تەڵەبەی کولیەمە جاری وا هەبووە ئیمتیحانی کولیەشم هەبووە ئیمتیحانی قورئانیشم هەبووە زۆر بە ئاسانی هەم دەرسی کولیە هەم دەرسی قورئانیش هەردووچیانم خوێندیە و لە هەردووچیان نمرەی زۆر بەرزم بەدەستێنا ئەلحەمدولیلا بەڵکو ئەو کاتانێک کە یعنی چوومە ناو پرۆسەی لەبەرکردنی قورئانی پیرۆز لەو کاتانەدا هەستم کرد نمرەکانم بەرزتر بووینەوە زیاتر ئاگداری کاتەکانم دەبوون یعنی ژیانم خۆشتر بوو بەگشتی. لە توی گەنج دەپرسم سوودی لەبەرکردنی قورئانی پیرۆز چییە؟ سوودی لەبەرکردنی قورئانی پیرۆز لە دنیا و قیامەتە هەم لە دنیا هەم لە قیامەتی هەتا کاروبارەکانی ڕۆژانەت زۆر لە بۆ ئاسان دەبی هەتا کاتەکانت هەموو شتێکت زۆر لە بۆ ئاسان دەبی ژیانت خۆش دەبی بەڕاستی لەگەڵ قورئانی پیرۆز ئەو کەسانێک کە دێنە ناو پرۆسەی لەبەرکردنی قورئانی پیرۆز بەڕاستی ژیانیان دەگۆڕێ و زۆر فەرق دەکا لەگەرەوەی پێش ئەو ساتانەی کە قورئانی پیرۆز بخوێنن. ئامۆژگاری چییە بۆ ئەوانەی کە ئێستا خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆزن؟ بۆ ئەو کەسانێک کە ئێستا لە خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆزن داوایان لێ دەکەم بە هیچ شێوازێک سارد نەبنەوە زۆر کاتی وا هەیە زۆر جار هەیە تەڵەبە هەتا 10 جوزئی دەڕوە 15 جوزئی لەبەر دەکا بەڵام دواتر سارد دەبتەوە و ئەوەی تری پێتەواو ناکریان واز دەینی داواکارم لەو قوتابیە بەڕێزانە بە هەر شێوازێک بێ کە خۆیان بیانەوەی خۆیان هام بدەن و دووبارە بگەڕێنەوە ناو پرۆسەی لەبەرکردنی قورئانی پیرۆز بۆ ئەوەی ئارامی دنیا و دواڕۆژ بەدەست بێن. ئەوڕۆ هاوڕێ نزیکەکانم لێرەن و زۆر دڵخۆشم بە بەشداریکردن وەکو چاو دێر و هەز دەکەم کە بەخۆم بەشداریم کردی لەگەڵیان. تۆ خۆت بزانم چەندێک هەوڵ داوە قورئانی پیرۆز زەبەر بکەین؟ ئەوەی کە لە سەرشانم بووە ئەنجامم داوە ئەلحەمدولیلا ڕێگاکەم و کۆڵیش نادەم. باشە پێم بڵێ لەبەرکردنی قورئانی پیرۆز زەحمەتە ئاسانە؟ ئەبەدەن ئەوەی کە دەڵێ زەحمەتەوە بزانە کە شەیتان فێڵی لێ کردە هیچ زەحمەت نییە لەبەرەوەی قورئانی پیرۆز دەبەکەی خوێندنی مەکتەبێ زۆر لە ئاسان دەبێ هەروە خوێندنی دیکەش هەروە خوای گەورە دەفەرمێ ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر يعني ئەمە قورئانمان ئاسان کردیا لێ نابی هیچ ئینسانێکە بڵێ قورئان قورسە لەبەرکردنی. سوودی لەبەرکردنی قورئانی پیرۆز چییە؟ سوودی زۆرە هەروە خوای گەورە دەفەرمێ شفاء وەڕەحمەت للمؤمنین یعنی شفا لە بۆ دڵ و دەروونت ئەتوو کاتەکانت پڕبارەکە دەبی ژیانت خۆشتر دەبی یعنی دەبی هاوڕێی قورئان دەبی هاوڕێی کەلامی ئەڵڵاه. ئامۆژگاری چییە بۆ ئەوانەی کە دەیانەوێت قورئانی پیرۆز زەبەر بکەن؟ والله ئامۆژگارم ئەوەی لە بۆیان کە هەرگیز کۆڵ نەدەن هەروەها پشتیخوان بەخوای گەورە قەیمکەن هەروە نیەتیان لە بۆ خوای گەورە بیتن ئەوە دەتوان سەرکەوتوو ببن. دەپرسم ڕۆژانە چەندی خەریک بووی بە لەبەرکردنی قورئانی پیرۆز؟ وڵا ڕۆژانە دانی سبەینەکەی قورئانم دەخوێن یعنی دانی بەیانیە دانی نیوڕانەکەشی دەرسی مەکتەبێ شەوەکەش دەرسی مەکتەبێم دەخوێن. واتە لەگەڵ لەبەرکردنی قورئانی پیرۆز خەریکی وانەکانی قوتابخانەش بووی. لەبەرکردنی قورئانی پیرۆز بۆ تۆی قوتابی هیچ ئاستەنجێکی بۆ دروست نەدەکردی؟ نەخێر هیچ ئاستەنجێکی دروست نەدەکرد. چی هاندەرت بوو کەوا قورئانی پیرۆز زەبەر بکەی؟ دایکم. چی قورئانی پیرۆز زەبەر کردووە؟ چی دیکە کەس و کاری خۆت لێرەیە؟ وڵا منە خوشکم. ئێوە خوشکم بێکەوە؟ زۆر باشە. ئێوە چۆن قورئانی پیرۆزتان لە ماڵەوە لەبەر دەکرد؟ ئایا تاقیکردنەوەتان بە یەکتری دەکرد؟
بەڵێ ینی لەگەڵداکەم دەماخین دانی بەیانەکەی و ئەو کاتی کە لە بەرشمان دەکرد لە بۆ یەکترمان دەگو ینی هەستمانێک لەو کاتە زۆر باش دەبووین. چۆن ئەو بیرۆکەیتان بۆ دروست بوو کە قورآانی پیرۆز لەبەر بکەن؟ وڵی فکرەکە ئەو کاتی ئەمە زۆر ینی بچووک بووین فکرەکە ئیدایکم بوو. لە تۆ دەپرسم کە قورآانی پیرۆز لەبەر کردووە سوود و گرنگی لەبەرکردنی قورآانی پیرۆز چییە؟ و گرنگەکەی ینی مشکی مرۆڤ زۆر زۆر ساف دەکات دڵی ئارام دەکاتەوە و ینی هاندرەکە کە لە قوتابخانەش ینی زۆر پێزیرەک دەبێت. کاتێک لە کاتەکان سار نەبیەوە لە کاتی لەبەرکردنی قورآانی پیرۆز؟ نەخێر چونکە ینی هەستێکی زۆر خۆشە لەو کاتێکە لەبەری دەکەی. ئەم دوو کچات خواتەمە درێژیان کە قورآانی پیرۆزیان لەبەر کردووە پێم بڵێ تۆ وەکو دایکێک چۆن هاندەریان بووی چۆن پاڵپشتیوانت دەکرد؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان سەرەتادا بچووک بوون کاتی پێم لەبەردەکردن لەگەر من لەبەریان دەکرد ئەوان لۆمنیان دەگوت ئەمش لەوانم دەگوت ئەوجا هەر سەبر سەبرا هەتا وەی لێ هات گەیشتنە بیستی لە بیستی ئەوانە ئیکەچیان دەبۆ سەفی شەش گوتم دەبی ئەنگۆ بە ڕێگەی خێرا لەبەرکەن لەبەرەوەی لە سەفی شەش خوێندن زیاتر دەوێتن ئەوی تکەشان دەبۆ سێی سانەوی ئەوجا ئیشاڵە ئەوان بە ڕۆژێ سێ پەڕم پێ لەبەردەکردن سێ پەڕی قورئانی. بۆچی دەتەویست ئەوانە قورآانی پیرۆز لەبەر بکەن؟ لەبەرەوەی حەزم لێوی بەخۆم زۆر حەزم لە لەبەرکردنی قورئانی پیرۆز بوو یەکەم جار لەبەر هەندێک گوتم مندارەکان لەگە من قورئانەکەی لەبەرکەن هەموو دەمە دریان خۆش هەر دوحاش دەکەن لە خوای گەورە دوعایەکان لە عاسر دەبی هەموو دەمە دریان خۆشە ئەگەر ڕۆژێکی قورئانیان نەخوێندوی دریان داگودا دەری شتێکمان بزر کردیە. لەوانەیە دایکێک بپرسێ بڵێ چۆن بتوانم منداڵەکەم ئاوا فێری قورئان خوێندن و ئاوا فێری لەبەرکردنی قورئانی پیرۆزی بکەم ڕێگاکانی چۆنە؟ ڕێگاکانی دەبی ئێستا تەلەڤیزیۆن لە ماریمە زۆر بەکەمی تەلەڤیزیۆنی نابینی هیچ موبایلیش ئیلا وەختەکی زۆر کەم ئەگەر موبایلیش بەکارانی بەس لە زر قورئانی ئیشەکەی دەکەن یعنی بێزگە لە دەرسی قورئانی ئیشی ماریشیان دەکرد دەرسی مەکتەبێش. قورئان خوێندنەکەیان کاریگەری نەبوو لەسەر خوێندنەکەیان واتە ئایا ڕێگر نەبوو لە بەردەم خوێندنیان مەبەستم خوێندنی قوتابخانەیە؟ لە خوای بە زیادبی لا یەکەمەکانی مەکتەبن لە خوای بە زیادبی یعنی چەندی قورئانەکەیان دەخین زیاتر مێشتیان دەبتەوە لەبەرکردنی قورئانەکەی مێشتیان زیاتر زیرەک دەبوو. دایکێک پێم بڵێ چەندێک گرینگە کە منداڵەکان فێری لەبەرکردنی قورئانی پیرۆز دەکەی لەگەڵ ئەوەشدا لە ئاکار و لە ڕەفتاریاندا ڕەنگ بداتەوە. لە خوای بە زیادبی لەگە یەکەم جار هەتا دەگەرنە سەر ئەوەکەی بڕک دەیهەوێ یعنی هەتا فێری لەبەرکردنەکەیان دەکەی بەس وچی گەیشتنە سەر ئەوەکەی زۆر خۆشە بەخۆش یعنی وچی فێربوو لە لەبەرکردنەکەی حەزیان لێیە ئێستا وچ خلاص ناکردێ لە خوای بە زیادبی حەزیان لێ دەرسی دەرێنەوە دەریکو ئەمە لەبەرمان کردێ حەزمان لێ خەرجکەش ئەوە قورئانی لەبەرکاوچیمە. لە دوای تەواوکردنی قورئانی پیرۆز کە بە تەواتی لەبەریان کرد هانیان دەدەی کە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر بکەن؟ لە خوای بە زیادبی جارە شەستیان بەتەی لەبەرکرد لە پێشبڕچەیەکە یەکەم بوو جارە چلیان لەبەر کرد لە خوای بە زیاد لێن دریش یەکەم بوو. سەلامەت بیا ڕەبی. ئەتو دەگری لە بۆیان دەدەم لە ئیشان یارمەتیان دەدەم لەیان دەگریم گوناحن هەلە ژۆرن هەموو دەمێ هەلە ژۆرن هیچ نایانە دەرێت یارمەتیان دەدەم ئیش شتیان لە باتی دەکەم ئەمجارێ ئەوەش بەخۆ ئەوەش ئەوەی هەندەی نمێ ئیشاءالله لەوەی خۆشتر کە لە ماڵ و خەریکی لەبەرکردنی قورئانن هەنیە ڕۆژێ و هەنیە یعنی هیچ خۆشێکنی پاش ئەو خۆشیە هیچ نییە لە دنیا بۆ بۆیان دەگریێ ئەوە نازانم لە خۆشیەکەی گریانم ڕاناوەستی لە خۆشیان هیچ هەلە دڕژۆرێن هیچ نە موبایلەکەنە هیچ چی دەچمەزە ئیش شتێگەر ئەوە ئەم دەرمەنگۆ هیچ مەکان ئەم ئیشەکان لێ دەکەم ئەوە نیعمەتە نیعمەت خوا بۆوانەی بەخشیە بە غەریبیم گەورەکردینم بە هێتیمی وەخوای پاداشتی خێر بداتەوە ئیشاءالله جێگا و مەکانت بەهەشتی بەرین دەبێت ئیشاءالله دەستەکانت خۆش بێت. السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته بخير بابي من سلامت بیدا جام بابزانم کو ئەوڕۆ لێرە ئامادەی قال خوشة زور خوشة يعني درت خوشة بقال خوشم بس إن شاء الله هذا موضوع درم زور خوشة إن شاء الله خوای گەورە شفا دەدا چیت هەیە بۆ ئەوانەی کە قورئانی پیرۆزیان لەبەر کردووە؟ ئەوی خەنی بوویمە گەلە کەم پێی خۆشە دوو چیژی کوڕ من دوو کچی کوڕ من چیان پێ دەرێ پیرۆزبایان لێکەم لەسەر چاوی خۆیان دانێ بە قوربانیانە بوون. باشە چەندێک گرنگەوانە کە قورئانی پیرۆزیان لەبەر کردیا لە ئاکاریان لە ڕەفتاریان ڕەنگ بداتەوە لە هاوسو کەوتیان ئەوی لەوەی باشتر نابێ قەتۆکە ئەری والله وەلو خوای گەورەیە ڕەبی خوا بە نسیبە میشی بکربە ئەدی ئەرێ والله هەندم پێی خۆش نییە کەس بزانی یعنی تۆش حەز دەکەی قورئانی پیرۆز لەبەر بکەی؟ زۆر مەرەق بە بەس
کەتیمە ناتانم هەریستم وای گەورە شفا دەیا ڕەبی چەند دڵخۆشی کاتێک دەبینی ئەوانە قورئانی پیرۆزیان لەبەر کردووە زۆر پێ دڵخۆشی چەندێک هەوڵداوە منداڵەکانی تۆش ئاوا قورئانی پیرۆز لەبەر بکەن وڵای مەش چیژەکەم دەچی بە سێشتانەکە لەبەری نەکردیا ڕۆژانە چی پێ دەدەیت چۆن هانی دەدەیت وڵای هانی دەدەم تەوعان هەتا پێم بکرێ هانی دەدەم ئەم زۆرە ڕێکخراوانەی کە منداڵان هان دەدەن کە نەوەکانی ئایندە هان دەدەن قورئانی پیرۆز لەبەر بکەن بە گرنگیان دەزانی بۆ کۆمەلگا زۆر قورئانی پیرۆز زۆر باشە منداران هەموو بزان و لەبەریکەن هەتا پێن پێداک و بابان یعنی مندارەکان هان بدەن لۆ قورئان خوێندنێ زۆر باشە زۆر بە دڵخۆشیەوە ئینشاءالله نمونەیان زۆر دەبێت ئەمە خزمەتمان لێرەیە ئەم جۆرە ڕێکخراوانە چەندێک بە گرنگ دەزانی بۆ کۆمەلگا کە نەوەکانی ئایندەهان دەدەن قورئانی پیرۆز لەبەر بکەن زۆر گرنگە لە کۆمەلگا نمونەیان زۆر بێ ئینشاءالله ئینشاءالله نمونەیان زۆر بێ ئینشاءالله نەخشە لە ئومەتی محەممەدی لە منداڵی ئومەتی محەممەد لە منداڵی مەش خۆشی کە دەبینی کۆمەڵێک گەنج و لاو خەریک لەبەرکردنی قورئانی پیرۆزن بەڵێ زۆر خۆشی ئەمڕۆ چۆنە هاتووی بەشداری کردووە لە ئاهەنگێک کە 54 قوتابی تێدا قورئانی پیرۆزیان لەبەر کردووە پێشەشی دەستخۆشی لە وەزارەتی ئەوقاف ئەکام کە هەمیشە گرنگی بەم جۆرە کۆڕ و کۆبوونەوانەدایە و هەوڵ ئەدا منداڵ و ڕۆڵەکانی کوردستان ئاشنا بکە بە قورئانی پیرۆز و قورئان لەبەرکەن دیارە ئەوڕۆ لەلایەن بەڕێوەبەرایەتی لەبەرکردنی قورئانی پیرۆز ئێمە ئاگادار کراینەوە بانگ کراین کە ئاهەنگشی ئەوها هەیە و ئێمەش بە خۆشحاڵی وەرمانگرت و زۆر دڵخۆش بووین و خۆشحاڵ بووین کە بەو شێوازە ئاهەنگ بۆ ئەو هەڵەگرانی قورئانی پیرۆز ئەجێڕێت و وهانیان ئەدرێت وهان ئەدێن بۆ ئەوانی تریش کە چاو لەو ڕۆڵە چاوگەشانە بکەن کەوا ڕێگای ئیمانی تەواو بگرنە بەر و هەوڵ بدەن قورئانی پیرۆز فێر ببن و لەبەر بکەن و دەستخۆشی لە مامەسایان و تێکرای ئەو ستافانە ئەکەین کە ماندوو بوون بە پێگەیانی ئەو کۆمەڵە خوشکانە هیوای سەرکەوتنیشان بۆ خوازم بە دوعای سەرکەوتن و سەرفرازی زیاتریان لە دنیا قیامەت بۆ خوازم سوپاس بۆیەوە یەک بە خۆم حافزی قورئان نیم بەڵام خێزانم حافزی قورئان الحەمدولله تا بەشی 25ەوە ئینشاءالله زۆر پاڵپشتی خێزانەکەم و زۆر پێخۆشحاڵم بەو کۆڕ و کۆبوونەوانە کە ئەنگۆ زۆر گرنگی پێدەدەن زۆر سپاس دەکەم پێم بڵێ چه هەستێکت هەیە کە دەبینی خێزانەکەت تەواوی قورئانی پیرۆز لەبەرە هەستێکی زۆر خۆشم هەیە هیوادارم هەمووشیان پشت بەو کۆڕ و کۆبوونەوانە بەستن پێخۆشحاڵم زۆر پێم بڵێ چۆن هاوکاری دەبوو یارمەتی دەری دەبووی بەخوای زۆر جار ئەو هەوڵی دەدا سار دەبەوە لەسەر دەرسەکان چکە دەرسیوان ڕۆبع سار دەبەوە لەسەر دەرسەکانی زۆر جار من پاڵپشتیم دەکرد الحەمدولله ئێستانی قابیشە زۆر پاڵپشتیم دەکرد و پاڵپشتێکی زۆری ومە الحەمدولله خۆشترین ڕۆژ دەبی ئەوها یعنی نییە خۆش لەو ڕۆژەی خۆشتر نییە پێم وابێ لە دنیا لەوە خۆشتر نییە کە ماڵ و مناڵ ئەهلی قورئان بن ئینشاءالله بەختەوەری هەموو موسڵمانان لەهۆی دایە کە لەگەر ئەو قورئانەی بژی ئەتوو کاتەکانت پڕبارەوەکە دەبی ژیانت خۆشتر دەبی یعنی دەبی هاوڕێی قورئان دەبی هاوڕێی کەلامی ئەڵڵا زۆر ئەس بە خۆشی دەکەم لە عمری خۆم ئەوە خۆشی لۆم نهات ڕۆزبایان لێکەم لەسەر چاوی خۆیان دانی بە قوربانیانە بوو بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان سەرنج و بۆچوونی بەشی لە قوتابیان و مامۆستایان و کەسوکاری قوتابیان بوو لەسەر لەبەرکردنی قورئانی پیرۆز کۆمەڵی قوتابی ئەمڕۆ تەواوی قورئانی پیرۆزیان لەبەر کردبوو و لە هەمان کاتدا دەیانگوت گرینگە ئەوانەی کە قورئانی پیرۆز لەبەر دەکەن لە ئاکار و لە ڕەفتاریاندا ڕەنگ بداتەوە چونکە دەبێت دیار بن لە نێو کۆمەلگا کەسانێک کە قورئانی پیرۆزیان لەبەر کردووە و کەسانێک کە لەبەریان نەکردووە و ئەمڕۆ بەڕاستی ئەوەی کە لێرە بوون زۆر کەیف خۆش و زۆر دڵخۆش بوون بۆیە گرینگە هەمومان هەموو کەسێک هەموو تاکێک گرنگی بە لەبەرکردنی قورئانی پیرۆز بدات تاتەوەرێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ